شەو لە شاری حاجیاوە ئەم ئاهەنگە جوانە لە مزگەوتی گەورەی شاری حاجیاوە ساز کراوە وەک نەریتی ساڵانەی لە سەردەمی مامۆستا مەلا ئیبراهیمیەوە لە قەدیمەوە کە حاجیاوە دروستراوە لە ساڵی 1970ەوە تاکو ئێستا بەبێ پسانەوە یادی پێغەمبەری خۆشەویست دەکرێتەوە لە مانجی مەولوددا. طبعا ئەم یادە بۆنەیەکی گەورەیە، مناسبەیەکی کۆمەڵایەتیە، مناسبەیەکی ئاینیە. مسلمانان بێگومان ئێمە تەجربەمان هەیە، ئەزمونمان هەیە، ساڵانە لێی بەهرەمەند دەبن. خەڵک بەهۆی ئەمە یادەوە بە گەورە و بچووکەوە بە ژن و بە پیاوەوە بە تەواوی چینەکانی کۆمەڵگاوە زۆر دڵخۆش دەبن کە یادی پێغەمبەری خۆشەویستمان دەکرێتەوە صلی الله تعالی علیه وسلم وەکو خوددا جل جلاله بە پێغەمبەری ئازمانی فەرمووە وەڕەفەعنا لەکە ذیکرەک، زیکر و باس و یادی تۆمان بەرز کردوتەوە. طبعا ئەم زیکر و باس و یادە هەر لە نوێژەکاندا نییە، هەر لە عیبادەتەکاندا نییە، بەڵکو لە نێو کۆمەڵگاشدایە. ئێمڕۆ کۆمەڵگای ئێمە گرنگی و بایەخێکی تایبەتی داوە بە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله تعالی علیه وسلم. ئەگەر زیاتر ڕۆ بچینە نێو مێژووی کۆمەڵگای کوردی هەر لە سەردەمی سەلاح الدین ئەیوبیەوە هەزاران ڕەحمەتی لێبێ. طبعا ئەم نەریتە پێم وابێ وەک لە مێژوودا دیارە ئەو دایناوە لە مانجی مەولوددا، کورد بە مانجی ڕەبیعی یەکەم دەڵێ مانجی مەولود، واتە مانجی لەدایکبوونی پێغەمبەری ئازیزمان صلی الله تعالی علیه وسلم. لەم مانگەدا لە مێژینەی کورددا ساڵەهای ساڵە ئەم مەولودە ئەم یادە دەکرێتەوە. خەڵک لەم مانگەدا حیوان سەردەبڕێ، خەڵک بانگ دەکا بۆ سەر سفرە و خوانی خۆی، مەولودنامە دەخوێندرێتەوە، واتە ژیاننامەی پێغەمبەری ئازمان دەخوێندرێتەوە. بێگومان ئەم هەدەفەکە لێرەدا ئەوەیە ژیانی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله تعالی علیه وسلم، گۆشەنیگایەکانی ژیانی پێغەمبەری خۆشەویستمان کە زۆر فراوانن دەخرێنە بەرباس و لێکۆڵینەوە. وەکو لە سەردەمی سوڵتان مزەفەرەدینەوە لە شاری هەولێر، سوڵتان مزەفەر سیمینارێکی زۆر گەورە بەڵکو کەرنەڤاڵێکی گەورەی لە مانجی مەولوددا دروست دەکرد. هەر مامۆستایەکی ئاینیش، هەر خوێندەوارێکیش کتێبێک ناملکەیەکی لەسەر ژیانی پێغەمبەری خۆشەویستمان دانابایە و دەخوێندرایەوە لەوێدا و خەڵاتیش دەکران. بەڕێزم ئەمن ئەوەندە دڵخۆشم بەو پێغەمبەرەی هیچ بەشەرێک بڕواناکەم هێندەی من دڵخۆش بێ و هێندەی ئەمن خۆشەویستی ئەو پێغەمبەرم هێندە لەلا گەورەیە هیچ لە خوای بەرەژێر ئەو پێغەمبەرەیە. ئەو پێغەمبەرە خۆشەویستی خوا ناردوێتی بۆ سەر زەوی. ئەگەر ئەو پێغەمبەرە نەبا ئەمە ئێستا بە کافری دەسوڕاینەوە و هەمومان بەرەو جەهەنەم دەڕۆیشت. بەڵام ئەو پێغەمبەرە دەزانی خوای گەورە مەرتەبەی زیاد کردووە، خوای گەورە لەسەر زەوی ئەوی بکردوتە جێنشینی خۆی بۆ ئەوەی ئەمە خوای خۆمان بناسی، خوای ئەرز و ئاسمانانە، خوای هەموو جیهانە. پێغەمبەر خۆشەویستی هەموو ئینسانێکیە. ئەگەر ئینسانەکان فکر بکەنەوە لە ژیان و ئەوەی خۆیان دەبێ خوای گەورە بزانن ئەگەر خوای گەورە ئەو پێغەمبەرەی ناردووە ڕەحمەتە لیلعالەمینە بۆ هەموو ئینسانێکی. خوایە قودرەتی خۆتمان پێشان بدە، سوای جوودەکە یا ئەرحەمە الراحیمین. بەڕاستی یادەچیش کۆدار و پڕبەهایە زۆر پێویستە مسلمانان لە یادکردنەوەی پێغەمبەر بەڕاستی پابەند بن. یعنی یەک هەلوێزن هەموو کاتێکی پێغەمبەرمان لە یاد بێت، نەک لە هەلەکاتی مەولود. پێویستە هەمومان شوێنکەوتەی ئەو پێغەمبەرە نازارە بین، سونەتەکانی یعنی هەموو ڕێباز و هەموو شوگارەکانی پێغەمبەرمان و ئێمە وەکو ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم پابەند بین بە ڕێبازی پێغەمبەر بە سونەتەکانی پێغەمبەر. بەڕاستی یادکردنەوەی پێغەمبەر تام و لەزەتشی زۆر خۆشی هەیە. دەست خۆشیش لەو برا بە ڕێزانەکەم کە لە مزگەوتی گەورەی حاجیاوە هەرستانی بەو یادکردنەوە بۆ بۆنەی دەستخۆشیان لێکم لە برانی ئەو مزگەوتی ئەو گەڕەکەی کە مزگەوتی گەورەی حاجیاوە بەڕاستی پێشەنگە هەموو سارێک لە یادکردنەوەی پێغەمبەر. یعنی لەو بۆ نەخۆشانە دەستخۆشیش لە ئێوە کەم بەڕاستی یعنی ئەو بۆنەیە بۆنەشی شکۆدار و خوانی دەبێ ئەمە هەمومان پابەندین بە ڕێبازەکانی پێغەمبەر، بە ڕێبازی پێغەمبەر، بە سونەتەکانی پێغەمبەر. یعنی هەموو شکارەکان وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم
بخير بن سر وسر زور بخير بن. بسم الله الرحمن الرحيم والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى ألم يجدك يتيما فآوى ووجدك ضالا فهدى ووجدك عائلا فأغنى فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر وأما بنعمة ربك فحدث. وما أرسلناك إلا رحمة للعالمين. برزو بيروز بأميادا مزنا يادي مولود يادي لدايقوني پیغمبر من پیشوامان صلى الله عليه وسلم. بخيراتني كي زور گرمي كنالكت عنكم براسي كنالي بيام هميشه پیشنگا لرمالي أم يادا أم بوانا تايبتانا دا هميشه كنا پیشنگي همو كنالكام بوا اما براسي ليره ودس خوشان لدكين بله دیار ئەم یادە یادێکی زۆر مەزنە ئێمە وەک خزمان و گەنجانی مزگەوتی گەورەی حاجیاوە هەموو ساڵێک ئەم بۆنە دەکەینەوە و بە شانازیشەوە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڕاستی یعنی گەورەی هەموو مرۆڤایەتیە شانی ئەوەیە کە ئێمە بەردەوام لە دڵماندا بێت بەردەوام لە خەیاڵماندا بێت بەردەوام لە هەست و نەسماندا بێت بۆیە من ئامۆژگاریم بۆ مسلمانان ئەوەیە کە بەڕاستی یادکردنی پێغەمبەر تەنها لە ڕۆژێکدا کۆنەکەنەوە ئێمە دەبێت بە سونەتەکانی بە شوێنپێی سونەتەکانی بە هەڵگرتنی سونەت و بە دواداچوون بە سونەتەکانی وا بکەین بەردەوام ئەم یادەمان لە خەیاڵدا بێت و ئەم یادەمان لە ناو دڵدا بێت.